سڵاوتان لەبێ داوڕیانی خۆشەویستم، هیوادارم هەمووتان باش و سەلامەت بن. وەک بەڵێنم پێدان بابەتی ئەم جارەمان دەربارەی زانستە، شێوازێکی گشتی لە ژیانی مرۆڤ و بۆ ئەم بابەتە بەڕێ سەرڕابیم داوەت بووە کە لای من کەسایەتیەکێکە لە هەرە کەسایەتی ناسراوەکانی کورد بە توێژینەوەکانی و بە تایبەتی بە وەرگێڕانەکانی کە تەسەور ئەەکەم یەکێک بوو لەو کەسایەتی هەرە باشانی کە وای کرد لە زۆربەی زۆری گەنجەکان کە فۆکەس بکەنە سەر کۆمەڵێک بابەتی زانستی بە گشتی و فیزیا بە تایبەتی. سڵاو لێبێت مامۆستا حسێن، بەخێر بیت. کلااو سپاس، مەمنونم تاکسی بگیان، مەمنون بۆ تۆ، مەمنون بۆ هەموو بینەرانی خۆشەویست. خزمەت سپاس دەکەم کە بانگشتەکەت قبول کردین. بە شێوازێکی گشتی سەرەتا ئەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم کە تێڕوانینی زانستی چییە؟ باشاکەت زانست یەکێکە لە بڵێن بوارە گەورەکانی معریفەی بەشەری. گەن معریفەی بەشەری ئەمە دابەشکەین بە چەند بوارێک. زانست یەکێکیانەوە نوێترینیانە، کاریگەرترینیانە و مێتۆد، یعنی شێوازی کارکردنەکەی لەگەڵ ئەوەکانی ترە جیاوازیەکەی ئەوەیە بۆ فاکتەکانی تاقیکردنەوەکە، بۆ قسەکانش تاقیکردنەوەکەوە فاکتەکان بە تاقیکردنەوە بڵێن ئەسەرێکە لە بوارەکانی معریفەی بەشەری و دوایینترینیانە. ئەگەر معریفەی بەشەری دابشکەین بۆ چەند بوارێک، زانستێکێکە لە ئەو بوارەکانی معریفەی بەشەری و دوایینترین و کاریگەرترینیانە کە بە شێوازە کە توانێت ژیانی مرۆڤ بگۆڕێت. معریفەکانی تر وەکو چی؟ وەکو فەلسەفە، وەکو عرفان، وەکو هونەر، مەبەست لە معریفەکانی تر ئەوانەیە، ئەو بوارانەیە. ئەوان پێش زانست هەبوون، بەڵام بەڕادەی زانست نەیانتوانیوە کاریگەری لەسەر ژیانی مرۆڤدا. معریفە خۆی چییە؟ معریفە لە ئەساسە بریتە لە ئەو هەستەی مرۆڤ کە هەوڵەدا تێبگە، یعنی داهێنان بکە، تێبگە، لە دەوروبەری خۆی تێبگە، لە خودی خۆی تێبگە. ئەو پێڵە معریفەی بەشەری، یعنی بڵێ معریفە بەعام ئەوەیە. وەلێرە زانستێکە لە دوایینترینەکان، پێش ئەو ئاین هەیە، پێش ئەو هونەر هەیە، بەڵام بە قۆناغێ دوای ئەوان، دوای ئاین و هونەر فەلسەفە هەیە کە لە فەلسەفە و ئێمە دینەوە ناو زانست وەکو دوایین وێرژێنی معریفەی بەشەری بۆ تێگەیشتن لە خۆی و تێگەیشتن لە سنووری بڵێن لەو ژینگەی کە تیاژ. ئەمە ینی خودی هەموو معریفە بەشەریانە لەکوێوە دەستی پێکردووە، لەو لەحزەوە دەستی پێکردووە کە بەپێی پەرەسەندنی مرۆڤ بگەڕینەوە بەپێی ئەوەی کە زانستی بڵێن پەرەسەندن یان ئڤۆلوشن پێمانەڵێ لە ئەفریقاوە کە بڵێن یەکەم لە مرۆڤ چووەکان هەوڵیاندا پرسیار لە خۆیان بکەن لەسەر ژیانی خۆیان، لەسەر مردنی خۆیان، بزانن لەکوێوە هاتوون، ئەو ژینگەی کە تیاژین لەکوێوە پیا بووە. بۆ هەموو ئەمانە بواگەداری ئەنوای ئەفسانە دروست کراوە و لەوێوە تماشاکەی ئاین دێتە ئادا و لە هەمان کاتیشە تماشاکەی لەگەڵ ئەم کە ئاین دێتە ئاراوە هونەریش هاوکاتی هەیە کە هونەر پڕۆکاندنە بەشەوە دێن پەیکەر دروستەکەن بۆ پەیکەرانە پەرستن، نی بە شێوازی ئەوێ بوونی خۆی لەناو ئەو پەیکەرا بەرجەستە بکە، ئاواتەکانی ناو پەیکەرا بەرجەستە بکە، یان نیگارە کێشە لە نیگار کێشانەکەەوە سەر دەرێنێ بۆ نێو خەت و بۆ نێو نووسین و بۆ نێو ئەم شتانێکە. بەڵام لە بڵێن لە سەردەمی یۆنان و پێش یۆنانیش لقێکی زۆر گرنگ دێتە ئاراوە کە بڵێن فەلسەفەیە لە معریفەی بەشەری کە ئەم بە شێوازێکی ڕێکوپێکتر، بە شێوازێکی منەظەمتر منزومەیەدا ئامەزرێەوە. لەم منزومە هەوڵ ئەدەن لە هەموو بڵێن پرسیارەکانی مرۆڤ وڵام بدەن. و لێرەوە سەرەتاکانی زانست لە ناو فەلسەفا دەرەکرد و یەکێک لەو سەرەتانە بڵێن فەلسەفەی سروشتی هینە ئەرەستووە و لە فەلسەفەی سروشتی ئەرەستوی سروشتی ئەرەستی هێشتا زانست نییە، هێشتا فەلسەفەیە، چونکە پشت بە ئەزمون نابەستێ. بەڵام زانست وەکو زانست وەکو ئەم بینی کە ئێمە ئێستا تیاژین و ئەم دەرەنجامانی کە ئێستا هەیەی و ژیانمانی گۆڕیوە لە گالیلۆ دەست پێکە، هەرچەند پێش ئەو کاری زۆر کراوە
بەتایبەت و کارانی کە لە شارستانیەتی ئیسلامیە لە شارستانیەتی هێندی سینی یان میسریە کرا ئەمانە زمینی خۆش کرد کە بە شێوازێ شۆڕشی زانستیە لە سەردەمی گاری لۆمانە بێتە ئاراوە و زانستی بەتاوەتی لە لەقێ لە فەلسەفە جیا کردەوە کردی بە منظومەیەکی تر بە هینێکی تر بەمانەیەوە نەکە لەو بینانێت بێتەوە نا زانست پەیوەندیەکی زۆر نزیکیشی لەگەڵ هەموو لەقەکانی تری معریفە هەیە هەم لەگەڵ ئاینە هەیەتی هەم لەگەڵ هونەرە هەیەتی و هەم لەگەڵ فەلسەفە هەیە پەیوەندیەکە نزیکە بەڵام وەکو چۆن ستیڤین هاوکینگ بووەوە هەرجە جەخت کاتەوە لەسەر شتێ بە ڕستەیەکی کوتێنەر دێ دەست پێکاڵە فەلسەفە مرد بەڵام مانای ئەوەی ئەو کاڵە فەلسەفە مانای ئەوەیە کە ئێمە ڕێگەیەکی کەمان هەیە بۆ چی وەکو دوایین وێرژێن وەکو دوایین معرفی بەشەری بۆ تێگەیشتن لە بوونی خۆمان لە بوونی ئەو کە تێکین و ئەو ڕێگەیش زانستە ماناکەی ئەوەیە ماناکەی ئەوە نییە کە بڵێن ئێتە بیرکردنەوەی مرۆڤ بمرێ کە پرتیا دروستکردن بمرێ وە کۆشتانێکە ناو فەلسەفە و ئەمانە هەیە نا بەمانای ئەوە نییە ڕێک بەمانای ئەوەیە بەمانای ئەوەیە کە ئێمە کە لە 1970 ساڵەوە پێشەوە کە لە پرسیار لە بوونی خۆمانەکەین ئێمە بۆ لێرەین ئەگەر ئاین بەهانێ وەڵامی داوەتەوە بەهانە چیرۆک و بەهانێ وەڵامی ڕێک و پێک وەڵامی داوەتەوە منزومەیەکی بۆ خۆی دروست کردووە لەناو منزومە بڵێن خۆڵەتی زۆر خەڵک سەرگەرمەکە بەڵام لە هەمان کات هونەریش دێ بە خوڵقاندن وەڵامی و پرسیاراداتەوە هونەرمەندێن لەو پرسیارە وجودیەوەیە ئازارێکردنە وجودیایەتی یان خۆشەویستیەکردنە وجودیایەتی پەنابە بۆ داهێنان لە ئەساس هەرە و پرسیارە وجودیانەیە بەتایبەت ئێمە سەیرەکەی لە ئەفسانەکانە ئەوەنە زۆر هەیە کە مەسەلەن ئەو پەیکەرتاشە هونەرمەندانەی کە بوتەکانیە نەتاشی و بوتانیانە پەرست پاشاکە لێرە ئەو ئەوێ پرسیارە وجودیەکی وەڵامی پرسیارە وجودیەکی بدات دەمەوێت بەەوە من دێمە سەر ئەمەیە کە بڵێ ئێمە زانست ئەمەیە زانست بریتە لە دوایین معریفەی بەشەری بۆ تێگەیشتن لە بوونی خۆی بەس جیاواز لە معریفەکانی تر وەک هونەر وەک ئاین وەک فەلسەفە ئەم تەکنەلۆژیای لێکردێتەوە چونکە پشت ئەبەستێ بە ئەزمون بۆ گریمانەکانی بۆ تێۆریەکانی ئەکێت تاقیکردنەوەکە دێمە سەر ئەو پاڵی گالیلە بەلای منەوە زۆر گرنگە دێمەوە سەری بە پرسیارێکە چۆن ئەو بە تێۆرەکەی کە زەوی چاقی گردوون نییە چۆن کلیسا بەرامبەری وەستا دوای تەنانەت 100 ساڵ پاش مردنیشی زۆربەی کتێبەکانی سووتێنران زۆر ئۆنتۆلۆجیە کە ئایا چۆن مرۆڤ ئەگەر بە چاقی ئەم گردونە نەزانرێت بەڵام دێمە سەرم بابەتە بەلامەوە گرنگە بەس پێشەوە یەک پرسیار ئەپرسم کە ئایا زانستیش لەسەر تاقیکردنەوە ئەکات و هەر ئەو تێزەشی کە مەسەلەن کارل پۆپەر باسی زانست دەکات کە گرنگی زانست لەوایە کە حتمی نییە پێت ناڵێت 100% ئەمێت بەس زۆر بە سادەیی کە ئێمە ڕێژەی هەڵەمان هەیە لە ناو زانستی سروشتیا لە ملیۆنێکایەک لە 100 ملیۆنایەک لە ناو مەسەلەن لە هەزارایەک لە زانستی پزیشکیە لە زانستی کۆمەڵایەتی و ئینسانیا لە 5 لە 100 ئایا ئەم ڕێژەی هەڵەیە کە زانستی خاتە بەردەم مرۆڤ کە داعیەکات کە ئایا ئەمە نقطەی زۆعفی زانستە یان صادقی و ڕاستگۆیی زانستە بۆ خوێنەرەکەی کە هیچ شتێکت بە حتمی پێ ناڵێت ئایا ئەمە خەڵی لاوازی زانستە نازانێت هەموو شتێکی بە حتمی پێ حتمی ینی بە هێنی ئێرۆر و هەڵەکانی خۆشی وایە ئێمە کاڵین زانست ینی فیزیکس ینی زانستی سروشت ئەمە بەڵام مێتۆدەکانی فیزیکس ئەم مێتۆدانە بڵێن یان هەنێ جار ئەدبەستێتەوە ینی تەکنۆلۆژیە سنووردار دەکا و ناچار هەنێ زانستی تر لە پاڵەوە دروستە بن وەکو بایۆلۆژی وەکو دەروونناسی وەکو کیمیا تا ڕادێ و ئەم زانستە وەک کۆمەڵناسی وەک فڵان هەموو ئەمانش بووی زانستی بەڵام زانستی دقیقی ئێمە زانستمانەیە زانستی دقیقە و زانستیشمانەیە زانستی بە تەقریبین بە نزیکەین یان زانستی ئەفکتیڤ زانستی کاریگەر زانستێکە کە بە کەلک بێ بە سوودا بەڵام چییە قسەکانی هەمووی بە ئەمما و ئەگەرە زانتەوە کاتێکە باسی
بڵێن زانستێکی وەکو کە بەشەکە لە فیزیا وەکو کەشناسی دێ بەڵێ بارانە بارێ بەڵام لەناو ئەموو ئەو هینەشێکاڵی احتمال هێ نەبارێ چونکە هینەکەی تەقریبیە یان لە دەروونناسیە یان لە کۆمەڵناسیە یانکان لە بایۆلۆجیە لە زۆر لە شتەکان هەمووی بە گریمانەیە بەتینە یا لە کیمیە تۆ کۆمەڵە مادە تێکەڵەکەی لەگەڵ یەکە ئەڵێ ئەم مادانە پەیوەندی بەوەیە کە پلەی گەرمەکە چەند ئەگە پلەی گەرمەکە بڵێن لەونەوە بۆ ئەو نەبێ ئەنجامەکەی بێ بەونە ئەگە پلەی گەرمیەکەی لەونەوە بێ بۆ ئەوە ئەنجامەکەی ئەو بێ بەون ئەنجامەکە بێ بەو شتانەی تر بۆ پێت ناڵێ بووە بە دەقیقی پێت ناڵێ هەرچێکی وەڵە بە شێوازی وەسفیە ئەم زانستە بە سوودە چونکە توانین تۆ کاری پێ بکەی یا لە دەروونناسیە ڕێککردێک هەر ئەوەیە تۆ دێنی کۆمەڵێ شتی هاوبەش لە بینی مرۆڤەکانە هەیە ئەو شتانە ئەەکەی بە تێۆریەک و دایە ڕێژی تو دواقی بە پێ تێۆریە پێشبینیەکەی کە مەزانکە فڕانکە فڵان کردەوەی لە خۆی پیشانداوە احتیماڵەن هۆکارەکەی ئەوەیە ئەوەی هەمژەڵی احتیماڵە احتیماڵەن هۆکارەکەی ئەوەی ترە بەڵام لە فیزیکسا تۆ بە دقیقی قسات بە دقیقی ژمارەکە پێشبینیەکەی بە تێۆری یا بە سیمولشن یا بە هەر شتێ تۆ سەرەتا ئێمە ئاو بڵێن لە فیزیا ئێمە گریماناکە کە گریمانەمان کرد دێن بەسەر گریمانەکان تێۆریدا تێۆریەکە دێ بە زمانی مەتمەتیک پێشبینی ئەڵێ ئەم سیستەمە کە تۆ دروست کردووە بەم بارودۆخەوە دوای ساعتێکی تر دوای نو ساعتی تر دوای پڵانی تر ئەبێ بەمە بێ بەم سیستەمەی تر و ئێستەکانی ئەگەر تۆ ئەم شتانە کە ئەی پێوی ئەگەر ژمارەکەی ئەو نەبێ ئەو کات مەسەنە ژمارەکەی ئەبێ بەونا بێ ڕێک بڵێ ئەبێ بەو بەڵام لە هەمان کاتیشە ئیرۆرە بۆدا ئەڵێ احتیماڵەن مەسەلەن ئەڵێ ئەکاتە دوو بەڵام ئیرۆرەکەمان مەسەلەن 0.00 یعنی ئەکرێ لە بینی 1.99 بێتا مەسەلەن 2.00 بەڵامی تر ئەملاولا ناکە ئەگەر ئەملاولای کرد یعنی گریان گریمانەکانە هەڵە بووە یان تێۆریەکەت هەڵە بوو بەڵام ئەگە تێۆریەکەت تاقیکردنەوەی زۆری لەسەر کرابێ و بڵێن لێ بە سوودبوونی دڵنیا بووی ئەو کا دەکرێت پێشبینی بێت بەس پێشبینیەکەت هەتا ئەکسپەرمنتال چونکە فیزیایەکان هەنێکی بەشێکان تێۆری بەشێکان ئەکسپەرمنتالیستن یعنی بڵێن ئەکسپەرمنتال عملی شەکە ئەو ئەچێت تاقیکردنەوەکەکە و دێ ژمارەکە تاقیقەکە ئایا و ژمارە ڕێکەوەیە تێۆریەکاڵە دوو بەڵام مەسەلەن لە تاقیکردنەوەکە دەرەکەوێ 1.99 بەڵام بەپێی ئەو ڕەنجی ئیرۆرە دایناوە لە ڕاستە بەڵام ئەگەر تێۆریەکە وتی دوو ئەو چوو سێی پێوە و دڵنیا بوو لە هەموو دروستبوونی هەموو کارەکانی مانای ئەوەی ئەو تێۆریە هەڵەیەکی گەورە هەیە و ئەو تێۆریە نقصانی تایە ئەبێت چارەسەر بکرێت هەنێ جار تێۆریەکە دێن دەستکاریەکەن چارەسەرەکەن پارامتری ترێتیەکەن تێکەن بە تۆریەکە بە سوودیەکەن بۆ ئەوەی تری بەڵام هەنە جار تماشاکەن نا ئیتر بە پینۆپەڕۆ ناکرێت ئەبێت تێۆریەتی کە بێتە کارەوە و ئەمە مەسەلەن بڵێن ئەمە لە سەرەتای سەدەی بیستەمە ئەمانە زۆر ڕوویدا ئیتر تێۆری نیوتۆن پیرۆپەڕۆ ناکرا کە کاتی خۆی زۆر مهم بوو یان ئیتر بۆ ئەتۆم پینۆپەڕۆ ناکرێت ئەبێت تێۆریەتی کە بێگەرانە تێۆری کوانتەم یان بۆ خێراییە زۆر بەرزەکان ئیتر تێۆری نیوتۆن ناکرێت پینەپەڕۆ بکرێت تێۆریەکی تر هاتە کارەوە کە تێۆری ڕێژەی ئەنشتاین بەمە بمانەیە وەریە تێۆریەکەی پێشوو هەڵەیە نا تێۆریەکەی پێشوش بە سوودە بەڵام لە منتەقی خۆیە منتەقی خۆی کوایە منتەقەی خۆی جیهانیشتە ئاساییەکانی خۆمانە عیبی نییە ئەمە لێرە تماشاکە لەناو ئەم گەمەیە کە زانستکارەکانێکن تەکنۆلۆژیا پەراسێت تۆ کاتی تاقیکردنەوەکەی ئامێر دروستەکەی ئامرازەکان پێشەکەون و پێشیانەکەی وام ئامرەزانە کە هەموویان بۆ پێشکردنی زانست دروستکراون لە کۆتاییە دێتە ناو ژینگەکەی تۆوە و لە ژیان دەمەوێت ئەو پرسیارە بپرسمە مۆستا حوسێن ئایا پرسیاری ئەوەی کە من باوەڕم بە زانست نییە یان من حەزم لە زانست نییە پرسیارێکی لۆجیکیە یان نا مەبەستمە بڵێم تا چەندێک ئێمە ژیانمان بە بێزانست هەر کەسێک لە شوێنێکی دنیا تا چەندێک مسۆگە وەی ئەگەر بڵین لە 100,000 ساڵەوە پێشەوە هەتا وەکو سۆڕشی پیشە سازی بڵێن لە تا سەدەی 19
19 و 18 ژیانی مرۆڤ هەموو وەک یعنی تۆ جیاوازیەکی ئەو تۆ لە بینی ژیانی مرۆڤ کە لە سەدەی 16 ژیاوەوە ژیانی مرۆڤ کە مەسەلەن 1000 ساڵەوە پێش 2000 ساڵەوە پێش زاینی مەسیح ژیاوە نایە یعنی فەرقەکە زۆر نینە کەمە یعنی ئامێرێ چقەکە تیشتر بوو بێ ئەو ئاسن داهێنرا بێ ئەو بە مسکاری دەبێت فەرقەکە بەس ئەو نەیە بەڵام لە شۆڕەی پیشەسازی بەدووەوە ئێمە گۆڕانی جەوهەری دەژیان بە تەکنۆلۆژیا دروستە ئەم تەکنۆلۆژیا بەرهەمی زانست بەڵێ تۆ توانی بڕوات بە زانست نەبێت بڕوات بە زانست وەک چی نەبێت وەکو معریفەی بەشەری بۆ تێگەیشتن لە بوونی خۆت نەبێت چونکە مەسەلەن تۆ ذهنێکی هونەریت هەیە یا ذهنێکی عرفانی هەیە یا ذهنێکی ئاینی عرفانی من فەرقام پێ ناکەم ئەمەت هەیە پێناوتە تۆ خۆت شەخسێکی بە کاریگەری سنوورداری خۆتەوە بە ژیانی خۆتەوە خۆشی ذهنێکی جەنجاڵت هەیە بە عرفان یان بە ئەمانە سڕت کردووە لێ گەڕاوی بە بڵی وابێ ئەم تەکنۆلۆژیایە کە خەڵکێکی تر ئەوانەی کە ذهنیان بڵێن عرفانی نییە و ذهنیان بڵێن زانستیە لە زانستەکەی ئەوانەوە هاتووەتە ئاراوە تۆ بەرهەمێت هیچ زانستکانێکی دەرەجە یەک لە دینیا تۆ ناتوانانی بدۆزیتەوە کە ئەو قسەیە بکە بەڵێ زانستکاری احترام لەوەنە زانستکانی دەرەجە دوو بڵێ بەڵێ بن بڕوان بە زانست نییە وەمانە بەڵ بڕۆی بە تەکنۆلۆژی ناتوانێت بڕۆی بە تەکنۆلۆژی وەکو ئەو مەلایانەی کە بڵێن قەڵک بانگەکەن بۆ هین پیاوە ئاینەکان بڵێن بۆ شیفا و بۆ ئەم جۆرە شتانە بەڵام کە خۆیان نەخۆشەکەونە چن بۆ لای دکتۆر یعنی تۆ ناتوانانی بڕوات بە تەکنۆلۆژیان نەبێت زانست بەرهەمێکی زۆر گرنگی هەیە کە تەکنۆلۆژیایە و ئەو تەکنۆلۆژیاش لەکوێوە دێ لە تاقیکردنەوەی تیۆری زانستەکانەوە دێ من چەندانە پێ بڵم بۆ نمونە ئێستا ئەم کامێرەی کە ئێمە من و تۆ یەکە بینین ئەم کامێرە تەتەوڕەکەی لەکوێوە هاتووە ئەم کامێرایە لە ئەستێرە ناسیەوە هاتووە ئەستێرە ناسی چ علمێکە چونکە بەردەوام کامێرەکان پێش خراوە بۆ ئەوە دوورتر ببینن ئاسمان دقیقتر و ورتر و دوورتر ببینن و ئەمە بەرەبەراتەوە ژیانی خۆمانەوە ینی لە تەلسکۆپەکەی گالیلۆوە تاکو ئەم سەردە ئەم ینی مەبەستم ئەوەیە کە تۆ مەسا من نمونەی کامێرایەکە کە لەوێەوە هاتووە ئێستەکانی هەموو ژیانمانی داگیر کرد ئەمە سەرچاوەکەی ئەسترۆنۆمیە ئەستێرە ناسیە ئەستێرە ناسی چ زانستێکە زانستێکە کە بە دوای سەرچاوی گەردوو ناگەڕێ ئەم ژینگەی منە لە کوێوە هاتووە کە مەسەلەن لە کتێبی پیرۆزاڵە لە 6 ڕۆژای تۆ پیرۆزەکانەڵە لە 6 ڕۆژیان لە 7 ڕۆژە خوا دروستی ئەمە لێرەوە هاتووە لەو پرسیارەوە هاتووە کە هەموو خەڵ قبولیان کردبوو کە جیهان بۆ بەڵام کەسانی وەک گالیلۆ و نیوتۆنەوەیان قبول نەکرد هەتا نێوتۆمانە قبولیان کرد بەس بەرەبەرە بڵێن کەسانی تر هاتن قبولیان نەکرد کردنا ئێمە گردونەکەی مەوانی دەگەم شێوازی بکەین ئەنی وەسمە تەتەوڕە معرفەیە کە لەوێ ڕووی داوە یعنی ئەم کامێرایە ئەگەر تۆ ئەو پرسیارە نەبێ کە ئەم سەرچاوی گردونێ من لەکوێیە ناچی بە دوایە بگەڕ کە نەچی بە دوایە بگەڕێ پێویستە بەو کامێرانیە کە پێویستە بۆ کامێرانە بوو ئێتە تەتەور ناکە لە سینێکی سنووردارە تەتەوڕەکە بڵێن گۆڕانکاری بەسەر ئینسانێکە ئەم ئینتەرنێتە لەکوێوە هاتووە ئەم ئینتەرنێتە مرکزیەکی گەورەی فیزیایی ئەکسپێرمنتال هەیە لە سێرن لە سنووری سویسرا و فەڕەنسا و ئەمانایە ئەم سێرنەی ئەم مرکزی ئیشی توێ مرکزی ئوروپیا ئیشی ئەوەیە توێژینەوە لە ناو ناخی ئەتۆماکە توێژینەوە لە ناخی ناوکاکە کە سەرچاوی مادە لەکوێوەیە مەسەڵەن هەموو لە شێمە لە مولکول دروست مولکولی لە ئەتۆم دروست بووە ئەتۆم لەو ئەنە گەردی لەو هەنێ وردی لەی ئەمانە تەرەوەکەی ورد دروست بووە بە ناوی ئەلکترۆن و پرۆتۆن ئەمانە لەناو ئەوانەش پێکاتێت ماشاکە ئێمە ئەڕۆین دووارە بە ناو بۆ ئێمە لەکوێوە هاتین گردونەکەیمە لەکوێوە هاتووەوە هیچ ئەسەن خۆمان لەکوێوە هاتووە چی بۆنەوە ئەو وردەکاریانە ئەم ئینتەرنێتە کاتێکە لێ کۆمەڵێکی زۆر زانای فیزیایی لەوێ کارەکەن لە ساڵانی کۆتەی ساڵە 1970 پێویستیان بەوە بوو کە ئاسانتر لەگەڵ یەکە پەیوەندی دروستکەن داتاکانیان لەگەڵەکە بگۆڕنەوە هەموو جارە کاغز چاپ نەکەن بێکتێن گۆڕنەوە لەوێ ئینتەرنێتدا ینی ئەوە ئێستەکانی ئەوی شەرەوەیە یان مەسەلەن تۆم بڵین ئەو گۆڕانکاریە گەورانەی کە لە بایۆلۆجیا ڕوویداوە لەسەر ستیم سێڵەکان و لەسەر کۆپیکردنی جانداران و دۆزینەوەی بڵین ئەنواعی چارەسەرەکانی نەخۆشی کە پزیشکی وەکو لەخێکی بەرهەمخۆری بڵین بایۆلۆجی
ئەمانە هەموو لە بڵێن لەوێەوە دەسی پێ کردووە کە من بەڕای من لە داروینەوە کینەتەتەوڕە گەورەکە دەسی پێکرد دەما داروین و ئەو سەردەمەکەی ئەو ینی بەتای بە داروین لەوێەوە دەسی پێ کردووە کە مرۆڤ بە دوای سەرچاوی خۆیان گەڕاوە بەتە بە شێواز بە خەتێکی کە خەتی بایۆلۆژیە من دووشت ئەپرسم کە بەلامەوە گرنگن مامۆستا حسێن دووشت زۆرم بەلاوە گرنگن دوو کەسایەتی لە مێژووە کە زۆر چاویان لەسەر بووە یەکەم گالیلێ تەلسکۆپی ینی بە تەلسکۆپەکەی پێم وا بێت ئەگەر هەڵم ڕاستم بکەیتەوە ینی توانی فراوانتر ڕوونتر ببینێ و ئەساسەن بە بۆی تیۆرەکانیەوە پێی بەوە بت کە ئێمە ئەم زەویە چەق نییە و ئەمە لە ناو زەهنی ئینسانی معبەدەکان و کلیسایە کە هەڕەشە بوو بۆ ئەوان و هەڕەشە بوو بۆ ئەوەشی کە بە پێی ڕاینیاوان لە کتێبی پیرۆزان نووسراوە مرۆڤ ئەشرەف المەخلوقاتە و سنتەری هەموو شتێکە گایلۆ ئیتر بەم جۆرە ئاینەکان ڕەتیاندایەوە هەرچەنە ئێست دوای مەسەلەن تیۆری مەسەلەن گردوونەکان کە ئێمە چەند یونیڤەرسمان هەیە ئەوەش یانی شتێکی ئاڵۆسترە دوو هەم داروین ینی ئەوەی کە هەروتی مرۆڤ لە پەرسەندنەوە دێت و ڕاستەوخۆ نەخۆڵکێنراوە ئایا ئەمێت ئەوە بپرسم ئینسانی زانستکار پێ دوانیە کە ئینسانێکی ینی ناترسێت حتا لە ڕەتبوونەوەی بە قەنەعەتەکەی خۆشی ناترسێت هەر ئەڕوات تاقیکردنەوە ئەنجامەدا هەموو ڕۆژێک ئیتر بەمەیە مەسەلەن تۆ سیر کە گالیلێ هادوایەوە تەسی لەسەر کۆپەرنیکۆسە بوو کۆپەرنیکۆس هات مەسەلەن ئایزاک نیوتن هات دوایەوە نیوتن بۆ ماوەیەکیشی کرد دوای ئاینشتاین و مەسەلەن تیۆری کوانتم ئەم هەموو هاتن و یەکتریشیان کامل کرد و لە شوێنەوە ڕەفس کردەوە بەڵام نەبووە بەعیسی شەڕ نەبووە بەعیسی هیچ شتێک ئەو هەموو قوتە لە کاتێکا تۆ ئەگەر قوتابخان ئاینیەکان مێژوو سیرکەی بە ملیۆنها مرۆڤیان لە یەکتری کوشتووە هەر لە مەسەلەن لە جودیزمەوە دوای ئەوە کریستیانیتی هات دوایەوە مەسەلەن ئاینەکانی تر هاتن ئەم تەحولە ئەمەوێت بزانم کە لینکی کەمەوە بە کۆمەلگای خۆمان ئینسانی کورد ینی تا بە تەسەوری تۆ لە ناو مامۆستای زانکۆی لە ناو سنتەر ئەکادیمیەکانی ئێمە ئاستمان لە چەندێکایە بۆ تێگەیشتن چ شتێکەوە لە ئەوە ئەم جوابی ئەو بەمەوە ئەو شتێکی گرنگ بوو ئەوەیە کە لە مەکتەبەکانی ترانە من لە بوارەکانی ترا کوشتن و شەڕ و ئەمانە هەبوو بین ئاینەکان بین هونەرەکانە بێتەرانە مەسەلەن لە مەتماتیکە ئەوە ڕیاوە لە سەردەمی پێش یۆنانی کۆن و یۆنانی کۆن و ئەمانە ژمارەی خەڵکە بوون ژمارە پەرست بوو ئەنی کاتێک کە ژمارە ڕەجی دوو دۆزرایەوە و ماشیان کرد ئەمە نە یەکە نە دووە نە سێ نە ئەمانە ئەنی بە جۆرە ئیمانەکەیان ڕووخاوە تەنانەت بۆ ماوەیەکی زۆر شاردیان بە خەڵکیانە خوشکە بوون هێنی زانست لێن بڵێن لەم سەردەما تەبعاً لە سەردەمی گایلۆمانە ڕوبەڕووی مەرکەزاتی گەورە بوونەوە نەبوو کە ئاسان نەبوو ئەمە لە سەردەمی ئیسلامیە کە تەکەرەکانی زانستەیە زۆربەی بەشی زۆری زانایانی مسلمان بەهۆی نینەوە بەهۆی بیر و باوەڕە فەلسەفیەکانەوە ڕێشەی هەر زانستەکەیان بووە زانستەکان هەر لەوەوە هاوکات هەموو شتێ وەکو ئەلمیسینە وەکو ڕازی زانە تەکفیرە چونکە ئەو ئەیبینی مەسەڵەن ئیبلیسیان لەسەر چی تەکفیرکراوە ئەگەر نازانم لەم تێک نەچێت ئیبلیسینای ڕازی بێت ئیبلیسینای وت قیامەت ناکرێت جەستی ناکرێت بۆچی ناکرێت ئەو کەسێکی پزیشک بوو وای بینی و جەستە هەڵەوەشی و ینی بڵێن یەکگرتنەوەی ئەم جەستەگارێکی کە بۆ شێوازە لە لە شتێکی مەحاڵ بوو ئەو بۆ هات بیر و باوەکان کە بە فەلسەفی ئەم جۆرەستانە یا ڕازی هەر بۆ شێوازە بەڵام ئەمان کەمتر زانستکار بڵێن تیاچی ئەکوژرێت چونکە زانست ڕێگەیەکی زۆر زیرەکانی بۆ پاراستنی تێدۆزی کەی کێشە دروستە بێ کاتێککە تۆ باسی کولیاتەکەی کاسیشتی گەوراکە بەڵام کاتێککە باسی وردەکاریشتی وردەکەی کەسەقی بەسەر تەوەنیەوە پشتگیریش دەکەن بە پێشوازیشن لێ زانایانی موسڵمان شتە گەورەکانیان بەجێهێشت بوو چونکە تەکفیرەکران تیاچوو ئەوە بوو ئەو پرسیارە وجودیانێک کامانە هەبوون و
سەرچاوی گەدو سەرچاوێن ئەمانە بەڵێن مۆدێلی توولەمای و بەتلمیوس و توولەمای یا بە عەرەبی بەتلمیوس ئەمانەیان هەموو بەجێ هێشت بۆ فەلسەفە خۆیان بە شتی وردەوە خەریک شتی وردەوە کە و مەسەلەن مادە کیمیایەکانیان تێکەڵە کرد و مادەی تریانە دۆزیەوە یان لەسەر ڕووناکی کاری زۆریان کردەوە گەم نهێستم وەمانە وان لەسەر ئەم وردەکاریانە زۆر مەشغوڵەتەوە لە ئەم وردەکاریان ئەم دیتایڵە بە پێڵەن دێتایل کارکردن لەسەر وردەکاری لە سەردەمی شارستانیەتی ئیسلامیە بوو بە مادەیەکی خاو بەدەست زانایانی سەتەکانی ئەسری ڕۆشنگەری لە ئوروپا وە گالیلۆ لەسەر بەرد ئەو هینەی نەخۆڵقات بەو کارانە بوو کە پێشتر بەڕێن لە شەرقی موسڵمان کرابوو ئەم کارانە گوازرا بووە بۆ ئوروپا شەرقی موسڵمان تووشی خەمۆشیەکی گەورەی زانستی لە نەکردانەتی لە هەم بوارەکان نابێ بەڵام هاوکات لەگەڵەوە ئەما گوازرێتەوە بۆ ئوروپا زانست گوازێتەوە بۆ ئوروپا زانست بیرکردنەوە فەلسەفە هەمووی گوازێتەوە بۆ ئوروپا و لەوێ جارێکیکە سەر هەڵایەتەوە یانی یان نمونەیەکی کە بێنمەوە لە سەدەی بیستەمەی خۆمانە لە رووسیا هەنێ زانست کێشە بوون چونکە لەگەڵ بیرکردنەوەی مارکسیستیان ئەوان کە خۆیان دایانڕشت بوو نابوونجا یەکێ لەوانە عەرەب تێوەری ڕێژیەیە یەکێ لەوانە خودی جینێتیک ئەمانە کێشیان هەبوو لەگەڵ و تقریبا مەمنوعیان نەکرد بەڵام ئەمە مانایەوە نەبوو کە فیزیایەکانی ڕووسی تر واز لە فیزیا بێنن نه ئەچێ بەشی ترەوە خۆی مەشغوڵ زانستەکە پێشەخە وردەکاریەکان پێشەخە هەتاوەکو کاتێکی کە فەزاکە ئەکرێتەوە جارێکیکە بینەدەێت ینی بڵێن چێتەوە سەر پرسیارە گەورەکە جارێکی سەر پرسیارە گەورەکە من نمونە کتێبێکی ئەوەی تێوری ڕێژەیی چییە هینی لانداوە کە فیزیایەکی گەورەی ڕووسە نووسیبێتی لەو کتێبە بۆ ئەوە کتێبەکەی تووشی کێشە نەبێ و خۆی تووشی کێشە سیاسی نەبێ وتەیەکی لینینی هێناوەتەوە کە لینین ئەڵێ ئەنشتاین کاوێکی زۆر مهم و گەورەی ئەنشتاین پیاوێکی گەورەیە یان گەورە نییە لینین وەکو تیۆریسیەنێک سەلاحیەت تیۆریسیەنێکی بڵێن کۆمەڵایەتی سەلاحیەتی ئەوەی نییە کارسانگاندن بۆ لینین بۆ ئەنشتاین بکە ئەنشتاین فیزیایی ئەزانێت گەورەی یا گەورەی لەو سەردەماڵە مەساڵ 1920 نەکەستا ئەو لەو سەردەما قسەی کرد بەڵام ئەو ناچارە و قسە لینین بێنێتەوە بۆ ئەوە تووشی کێشە نەبێت ئەمە مەسایەکانی لە وڵاتانی ترە وڵاتانی وتامیە لە ئێران ئەمە هەبوو لە تورکیا ئێستا هەیە لە زۆر شوێنە ئەمستا هەیە زانست خۆی کاتێککە تووشی کێشەی سیاسیە بێ ڕاستەوە خۆی نادا لە کێشە سیاسیەکان لە کێشە فکریەکان خۆی بە وردەکاریەوە مەشغوڵەکە وردەکاری تەکنەلۆژیایە و تەکنەلۆژیا هیچ دیکتاتۆرێک هیچ سیستمێکی سەرکوت کرد لاری لێی نییە ئەوێ ئەوە سەر نمونە لە ئێرانەی بینی زانستی ناوێت تەکنەلۆژیایەوێ تەکنەلۆژیایەوێ بۆچی بۆ خراپەکاری خۆی بۆم بێتۆمیەوێ موشەکیەوێ فڵانیەوێ زانستەکەی ناوێت ئەسڵ زانستی هەر ناوێ ئەوەیە یا زانسەداقسێنی سەداقسێنەوەی دەمەوێت ئەوەش بپرسم من یەک شتی تریش دروست بۆ بەلامەوە گرنگە کە خەڵکی تێبگات کە خەریکە ینی لە زۆربەی زۆری وڵاتە نەریتیەکان بەهۆی پرۆداکتەکانی زانست لە ڕێگای تەکنۆلۆژیا و بۆ نەکرسەکانی جەنگ و شت ئەو شەڕی خوێناویانی سەدەی بیستم بۆمبی ئەتۆم دروستبوونی کلاشینکۆف ئەمانە هەموویە بەستنەوە بە زانست و بۆ ئەوی لە زانست بدەن دژە زانستگەرەکان ئەڵێ نادی خۆ ئەوە نییە زانست لە سەدەی حەڤەوە کە زۆر پەرەیسەن ئەوە تا مەسەرەن زۆرترین شەڕی تیاکرا هەرچەنە واژ نییە یعنی ئایدەکەوانی زۆرتر ئاینگەراکان ئەو قساکە ئەمەوێت بزانم ینی تەکنەلۆژیا بەرهەمی زانستە گروپە تیرۆریستەکانش بەرهەمی ئاین وانە کامیان ئەخلاق ینی لە تەکنەلۆژیا تۆ ئەکرێ ئیستیفادەی ناخلاقی بکەیت لە شەڕە بەکاری بێنی ڕۆبۆتانەکە مەسەرەن لەم شەڕی دواییە لە قەرەباغ بەکەرها و ڕۆبۆتی ئیسرائیلی بوو کە کۆباری ئازەربایجان بەکارهێنا ڕۆبۆتی خۆکوش بوو و یادی بەخێر ستیڤن هاوکینگ لەو ساڵانی کۆتایی تەمەنی هەوڵی زۆری دا کە بڕیارێک دەرچێت لەنانەوە یەکتەوان لە شوێنی یەکێتی ئوروپا لە شوێنی چواوە کە ڕۆبۆت لە شەڕەکانە بەکار نەیە چونکە بەکایانی ڕۆبۆت لە شەڕەکانە ئاستی کاولکاری یەکجار بەردەکات بەڵام ئەو بەرهەمی بەڵێ ڕۆبۆت بەرهەمی زانستە بەرهەمێکی تەکنۆلۆژیایە تەکنۆلۆژیا خۆی بەرهەمی زانست
گروپە تیوریست ئاینیەکانیش خۆ بەرهەمی ئاینن ئایا من ئەوانە ناکەم بە نەتیجە نەخەی ئاین زۆر گرنگە ئاین گرینگە بۆ ئەوانەی کە مێشکیان عرفانیە مێشکیان کەسێکە مێشکی عرفانیە عرفان بەعام ئێستا عرفان یۆگای شەگرێتەوە وڵانی شەگرێتەوە لە ئازارەکانی کەمەکاتەوە ئێتر ینی بێم ئەمە بێنم ئیتر بڵێم چونکە هینە ئەمە ئەوەی لەکەوێتەوە ئەوانتر هەمووی زەربی سفرکەم نا ینی بەڵێ زانست تەکنەلۆژیای زانستی ئەکرێ بە شێوازی نائەخلاقی بەکاربهێنرێ وەک ئاین ئەکرێ بە شێوازی ناخلاقی بەکاربهێنرێ عرفان ئەکرێ بە شێوازی ناخلاقی بەکاربێت تەنانەت هۆنەریش ئەکرێ بە شێوازی ناخلاقی بەکاربهێنرێ کەسێک دەتوانێت بە هۆنەر پۆرنۆگرافی بەسەر مناڵ بکە هێنکە ئەمە ئینی ناخلاقیە کاریگەری خراپیە یعنی هەموو ئەم شتانە بەڵێ زانست بەڵام وەکو هینێک وەکو دوایین وێرجێنی معریفەی بەشەری کەس ناتوانێت پۆڕی لەوە بکە ئەوە هەر وەکو ئەوەیە کە بڵێ مەسەرەن ئاین خراپە فەلسەفە خراپە نامانە هین لەکی معریفەی بەشەرین و هەمویان کارەکەنە سەریەک بۆینەکەنە سەریەک شتێکی زۆر ئایندارەکانێکن کە خۆیان لەسەر بۆشن ینی لەسەر عەرزی بەکار دەمەوێت یەک پرسیاری زۆر سادە بپرسم ئەنەجار بەدەر لەوەی مەسەلەی گالیلێ و داروین یعنی ئینسان ئایا ئەوان ئەو دوانە بە تایبەتی من لینک یەکەمەوە بە هەنێک ئینسانی هەنی ئێستش لە ناو کووردا خەڵکمان هەیە پێی وایە زەوی تەختە ئەوەندە بەلامەوە سیر بوو بۆچی ئەوەی پێی وایە چونکە ئەوێت باوەڕێکی دژەتانستی هەبێت من قەناعەتێکی جیاوازترم هەیە لە مامۆستا حسێن بەدالم پێ بدەیت یەک دقە من کەمێک جیاواز لە تۆ بیرەکەم و من پێم وایە مرۆڤ یان ئەبێت زانستکار بێت یان دژەکەی بێت ناتوانێت شتێک بێت لەو بینە بۆچی چونکە زانست سیستەمە ئەی تۆ سیستەمێکت هەیە لەوانەیە تۆ ئێستا باسی ئەی بکەی بەڵام بی و سی و دی و ئەوان تریشیلان بۆ نمونە مەبەستم ئەو کەسانی پێیان وایە زەوی تەختە خوار ئەوە نییە کە پێیان وایە زەوی تەختە لە پشتی ئەو تێڕواینیان دنیایەک شتی وجودی ئۆنتۆلۆجی یعنی بوونگەرایانە هەن و خۆشیان ئەزانن ئەگەر لەم ڕێە بگرن ئەو سەرەکەی بەچی ئەگا لەبەرەوە هەر ڕاستەخۆ لێر ئەو پیان ناچن ئەو دۆگماتیزمە بۆ بەرهەمیە مەسەلەی گالیلێ و خەڵک بۆ ڕقی لە گالیلەیە و خەڵک بۆ ڕقی لە داروینە چونکە ئەزانن کە ئەمانە خۆ زۆر زیرەکانە ئیشەکەیان کرد گالیلێ خۆی دەرباز کرد بە جۆرێک لە جۆرەکان داروینیش بە هەمان شێوە بادۆخی جیاواز بوو بەڵام خۆ ڕاستیەکی تاریخیشیانوت کە تۆ لە چاو ئەم گردونەکانیترا مەوجودێکی زۆر بچکۆلەی ئەمە بە پلەی یەکەم و لە ناو گیاندارەکانی تریشا پێدوانە بێت زۆر جیای لەوانی تر پێدوانە بێ زۆر جیای لە شامپازەیە پێدوانە بێ زۆر لایف ستایلە جیای لە پڵنگێک یان لە مەسەلەن معنی ئەمەیان پێ ناخۆش بوو ئێمە بە کورت ینی هەمووی فۆرمولە ئەەکەم ئایا زانست میتۆدێکی نامرۆڤانەیە ینی بۆ لێدانە لە مرۆڤ یان نە نەخۆ ئەوەی من ئەوەم عرضکردن کە مەسەنە زانست شوێ زانست ڕێگەیە کە بۆ تێگەیشتن لە مرۆڤ خۆی لە مرۆڤ خۆی و لە ژینگەکەی خۆی کە ئەمە تەکنەلۆژیای لێکەوتوێتەوە تەکنەلۆژیا ژیانی گۆڕیوە سانی زانستی ڕاستە ناتوانێت زانستی بێ ناتوانێت شتێک بەڵام ئەبێ لێرە جیاوازی بکەین لەبێنە لە نێوانی زانستی و تەکنیکە زانستی و تەکنیکە کەسێکە زانستیە زانستی بۆ مانایە کە ئەوێت لە بوونی خۆی بە ڕێگەی زانستی تێبدا و بۆ دیاردەکان بۆ هەموو دیاردەکان بە دوای هۆکارێکی سروشتی ئاگا ئەمە زانستی بەڵام کەسانێکی تر هەن نا تەکنیککار مێشکان ئیرفانیە تەکنیککار هەنە تەکنیکە زانێ هەنە شتە زانێ بڵوانێ زۆری زیرەک بێت و بەوە هەنە کارەکە مەسەلەن توزانم ئەتوانێت هاوپێکی بۆ قرس هەڵ بکە ئەتوانێت تاقیکردنەوەی زۆر مهم بکە هەموو ئەمانە بکە ینی لەناو دیتایڵا کارەکە ئەمە ئەکرێ کەسێکی زانستی نەکە کەسێکی بە تای خوراکی ینی کەسێکە ئەو
لەناو دیتاڵە کارەکە وردەکاری زۆرە زانێ بەس ئەو کەسە نییە کە بتوانێت وردەکاریەکان کۆکاتەوە بۆ ئەوەکە بیگەێنێتەوە خزمەتی پرسیارە گەورەکە وەکۆ ئەنیشتین کە من حەزم لێ نییە بزانێتم ئلکترۆن بۆ کوێوە ئەڕوا فڵانەوە بۆ کوێوە ئەوەی کێشەی منم ێ بزانێتم ئەو چۆن میرەکاتەوە ئەومە بەستی خوا بوو بەتەوە خوایش کە ئەنیشتین مەبەستی بوو خوای پەرسناڵ گادی ئاینەکان نییە خوایەکی تایبەتی فەلسەفی مەسیەوە کە هێزێکی تایبەتی لەم ئەم گردوونە هەیە کە ئەم هێزە فەرمانڕەوای لەسەر هەموو شتێکەکە کە خوایەکە هاوشێوەی خواکەی سپێنیزە ئەو خوای ئەو یەکسان بوو بە سروش ئانی ئەمە لێر ئەنیشتین کەسێکی زانستی دەرەجەیەکە بە تەواوی ئایدۆلۆژیەکەی زانستیە بیرکردنەوەکەی زانستیە و کەسانێکی تریشان کە زۆر مهم بوون کەسێکی زۆر تیۆریشانە تیۆری زۆر مهمیان هەیە نمونەی هیگز تیۆری زۆر مهمیان هەیە یان تاقیکردنەوەی زۆر گرنگ دەکەن بەڵام تماشاکەی کەسێکی زانستی بوو کەسی زانستی ناتوانێت ڕێگەز پەرست بێت کەسی زانستی ناتوانێت دژە ئاین بێت چونکە بە پێی ئاین لێکێتەوە بە پێی علم لێکێتەوە کەسی زانستی ناتوانێتەوە پەرست بێت وەزنەتەوە پەرە زمانە ئەوە نییە کە بێتەفاوت بێ بە بۆ ژیانی خەڵکی دەوروبەری نا ئەوە نییە ئەوە شتانە بێت لە یەک جیاکەی ئەنیشتین پارەی بۆ دروستکردنی ئیسرائیل کۆکرد چونکە هەستێکە دروستکردنی وڵاتێک وەکو ئیسرائیل لە ئازاری میلیۆنها جوو کەمە کاتەوە کە بەرچاوی خۆ بینی لە ئەڵمانیا قڕکرا بەڵام مەسەڵەن ئێمە لە سەرەتای سەدەی بیستەمە کەسێ وەکو لیناردمانێ زانایەکی دەرەجەیەکە زانایەکی دەرەجەیەکە ئەم کەسە خزمەتکارێکی فاشیستەکانی ئەڵمان یعنی تیۆریدا تیۆری بۆ دانان و پیگیریەکردن و کەسێکە جە خەڵاتی نۆبەڵی یەکێ لە یەکەم وەرگەرەکانی خەڵاتی نۆبەڵەوە لە کوانتەما یەکێکە لە یەکەم کەسەکان کە گرنگترین تاقیکردنەوەکانەکە ئەم کەسە علم دابەشەکە بە علمی سامی بە علمی ئاری ئاریەکان بەڕای ئەو زانستە سامیەکە زانستێکی زانست نییە ینی ئەم کەسانەمان هەیە نەتر و بەڵام من لێرە قسم چە تەکنیکارەکان نییە کە لەوانەیە کەسانێکی زۆر لێ هاتوویشان هەبێ بەڵام ئەوانە زانای دەرەجەیەکیشن ینی بڵێن زانە بەڵام زیێنی زانستی نییە زێنی زانستی نییە زێنێکی زێن تۆ فاشستی بوو عرفانی بوو هەر کەونەوانە بوو ئەگەر لە زانستیشە هەنە تەکنیک زانی وەک پیتەرێ کاتوانێ پیتەرە ئایندار بێتوانێت بێدین بێتوانێت هەمووشی دێ بەڵام پیتەر ئەتوانە سیارێکە بۆ دروست مەسەلەن یا سیارێکە بۆ چاکات ئەوێ جیاوازی بکەن لە نێوانی تەکنیکار و زانای دەرەجەیە زانای دەرەجەیەک وەکو ئەنیشتاینە وەکو بۆرە وەکو هاوکینگە یان نیوتۆنە نیوتۆن لەناوە منەشە ساختە چێتی شەیە بەڵام ساختە چێتەکە لە خزمەتی زانستەکە بەکارێنم چەند نیوتۆن لەو کەسانەیە ئەو تێگەیشتی بوو کە زانست زۆر ئاڵۆزە وەسەلەن بۆ زۆر جارەمای جەرمەوە ئەڵێ سێوێک کەوتە خوارەوە دای لەسەری نیوتۆن و هێزی کێشکردنی بۆ هۆکارە دۆزیەوە بێ هۆکارە لە پشتێمەوە بێ هێزی کێشکرد بەڵام پرسیارە قورسەکەوەیە ئەو سێوە چۆن گەی بۆ سەر ئەو سێوە چۆن گەی بۆ سەرە شێوەکە چۆن گەی بۆ سەر ئەو بەخێودارە بێگومان نیوتۆن زانیوێتی کامە ناتوانێتەوە و ناتوانێت چارەسەرێکی بدۆزێتەوە و لێرەش خۆی مەشغوڵکە بە نەتیجە ناگا و ئەوەی کە سادەترە کە چۆن بەرەوە ئەوەی ساتوانم گەرمێت وەختێکە گیران پێدەکەم سێوە چۆن تۆ سەرە وەخوا برد لێرای کێژەی خۆی چارەسەرەکە بە خواکەی کێشەی خۆی چارەسەرەکە چەنێ من بڕوای بەخوا بۆ نەبەوە مۆزیکی تر چونکە هەنە تریشەیە ئێمە بۆ پاراستنی جینی خۆپەرستمان زۆر جار یا بڵێن بۆ ژیانمان پەنا بۆ زۆر شتە بین لەکێ لەوانە مەسەلە سیاسەتە ئاینە خۆ گونجاندن
بەڵێ تۆ لە سامان نیوتۆن حاکم بوو یعنی خەڵکی حکم ئەدامی خەڵکێدا ئەمە چۆن توانێتی ببێەوە بەهۆی نزیک بوونەوە بە شاه چۆن بە شاه نزیکە بیتەوە تاوانە بە لە ڕێ قەشەکان نزیک ینی ئەمانەی شەیە جا لە بیر و باوەڕ ئەم خۆپەرستیەی هەیە کە بۆ پاراستنی خۆت بۆ ژیانی خۆت پێویستە بۆ شتە یا کەسێکەوە ئەمەوێت ئەو پرسیارە بکەم کە ئایا زانست گەرایی ئەسە نەکرێت هەندێک خەڵکە بینمەنێک لە سوفتەرانەت مەسەلەن کەسێکی وەکو ئەو یۆڤالنۆ هەراری من لەو پۆینتا لەگەڵیان نیم کە پێی وایە زانستی ژەر ئایدۆلۆجیە ئەنی ئایدۆلۆجی زانستگەرا چکە بۆ تعریفە بۆ ئایدۆلۆجی کە تۆ تعریفێکی فکسد لە هەموو شتەکانە هەبێت و ئیتر پێ دوا بێت هەنگاوێک زیاتر نابێت بۆ ئەو قسە ئەتوانین ئاوا بڵێ زانست نەفتی هەموو ئایدۆلۆژیەکانە تۆ توانێ ئەمە خۆی پێی بڵێ ئایدۆلۆژی بەس ئایدۆلۆژی نییە بەڵام فکسیش نییە زانست بڵێن بێدینە هیچ بڕوای بە هیچ دینە نیە وڵا خۆی دینێکی دینەکەی بێدینە نه زانست نەفی هەموو کەسێکی زانستکاری دەرەجە یەک زانای دەرەجە یەک وەک عەرزم کردی ناتوانێت ینی جیاوازی بکارە نێوانی مرۆڤ ئایدۆلۆژی جیاوازێکە لە نێوانی مرۆڤ ناتوانێت جیاوازی بکە ناتوانێت توزانم وەختێکە مەسەلەن نەفیشی ناکەنی مەسەن نەفی ئاین ناکە ئەواقعەتێکە هەیە تەحلیلەکە ئەمە بۆ هەیە یعنی ئەم شتانەیە یعنی بە شێوازێکی کە سەیری شتەکانەکە دەکە بێلایانانەیە بەس بێلایانانە بۆ مانانە کە تەئیدیکە بێلایانانە بۆ مانا کە تەحلیلەکە ڕیشەکەی خاتر ڕۆشنگەرانە بڵێ ڕۆشنگەرانەیە تێڕوانینی زانست بۆ جیهان بۆ مرۆڤ ڕۆشنگەرانەیە و هەوڵەدام ینی ئەو شتێک کە ئەیزانی یا ئەو شتێکە لە بەرچاوتایە پەردەکانی بەرچاوە لابەری و قوڵتر دێ بڕوانی و لە قۆناغێکەوە بڕۆی بۆ قۆناغێکی بەرزتر ئەمە زانست ئایا ئەمە ئایدۆلۆژیایە بەڵێ ئایدۆلۆژیان نییە چونکە نەفی هەموو ئایدۆلۆژیای نەفی هەموو ئایدۆلۆژیایەکە بە هەموو نەوعەکانی بۆچی خەڵکی پێی وایە کە کاتێکە باسی زانست بەعام ئەکرێت تا ڕادێک بۆ لەڕێی پرۆداکتی تەکنۆلۆژیا و بەرهەمەکانیەوە تێگەن کە ئۆکەی ئێمە مەسەلەن مۆبایلە بەکارێ هەموو شتێکمان پێێنی بە تەکنۆلۆژیەوەیە بەس بۆ بابەتی فیزیک بۆچی خەڵک پێی وایە لە ناو کوردستانە بەگشتی کە فیزیک زانستێکە کە زۆر دوورە لە ژیانەوە تەنانەت خوێندکارەکان بەشێک لە مامۆستاکان خەڵکی عام بۆچی ئێمە لە چاونەوە نەتەوەکانی ترا زۆر گرنگی بە فیزیک نادرێت ئەمەوێ بزانم تا چەندێک لە ناو سادەی ژیان هەیە فیزیک یانی لە ناو ژیانی هەموو کەسێک مجتمعی نەوتخۆر پێویستی بە فیزیک پێویستی تەنها بە پۆلیسە پێویستی بە کەس نیێت نەوتەی کە تۆ مجتمعی نەوتکردی نیە ینی چه عێراقی بە کوردستانی چێوە چه ئێرانی چه هەموو وڵاتانی تر ینی پارێکی مفتەوی سەرنجقای قەزافیەی کرد ینی پارەکەی شێویپاری نەوتەکەیدا بە خەڵک بۆ خۆیان بخۆن هیچ خەڵک پێش ناکەش بەڵام لە مجتمعی ئێمە کە کەس پێویست ناکەیشکە کە هەمووی پارەیەکی نەوتە دێت و دابەشکرێت ئەو کارەی کە خەدەماتیانەی کە هەیە ئێستا وەش نەماوە ئەو کارە خەدەماتیانە زانی ئەوانەی فیزیای خوێندووە زیاتر لە هەمووان تێسەکە یعنی فیزیایەکان کە لە شوێنەکانە ئیشەکان زوو جێگی خۆیانە دیسا ئەم شوێنانە هەموو ئەو مختبەرانەیە کە بە دەوروبەری پزیشکیەوە هەیە هەموو ئەو کۆمپانیانەیە کە کاری جۆر بە جۆرەکەن فیزیایەکان زوو جێخواانەکەن چونکە بۆچی ئەو شتێک کە خوێندووە بەعام بە ئەو شتێک کە خوێندویانە یا بڵێن ئەو 4 ساڵە کە ممارەتەی فیزیان کردووە زیهنیان وا کراوەتەوە کە ئەتوانن بە ئاسانی لەگەڵ جیهانێکی نوێ خۆیان بگونجێت لەگەڵ کارێکی نوێ خۆیان بگونجێت لەوانەیە مهندسێکی کارەبا ناتوانێت کار یان توزانم سۆسیۆلۆژی سێ ناتوانێت کار یان توزانم ئەوانتر ناتوانێت هەرێکی ئەوان توانن ڕێک لە شوێنەکەی خۆیان نەکات بەس فیزیایەکە وانە فیزیایەکە زۆر بە ئاسانی توانێت خۆی ینی بڵێن تحلیلی سیستەمەکە بکە خۆی لەگەڵ ئەو سیستەما بگونجێنێکە بڵێن لە یا کارێکەکە خەدەماتی پێشکەش ئەمە لەبارێک
لەبارێکی ترەوە ئێوە بۆچی پێشتان بە فیزیانجی لە پێشتان بە هیچ نی حقیقەتەکەی ئێمە نەک لە کوردستان لە ئێرانیش لە عێراقی لە شوێنەکانی تر لە ئێران تەماشاکە پێویستیان بوو پێویستیانە توکانێ بۆم بینەوەی دروست یعنی لە نەهەشتاکانەوە کا ڕژیم گۆڕا ڕژیمێکی تر هاتە سەرکات من لە بیرەوە بەرنامەیشانە سەر فیزیا کرد هانی خەڵکیانەدا بچن فیزیا بخوێنن مەسەرەن دکتۆرای بەردەوام کە تۆ لە 6 ڕێک بڕۆی دکتۆرای فیزیا بخوێنی ئێتر پێویست نەکە بەکەلۆرەس بخوێنی ماستەر بخوێنی دکتۆرا بخوێنی هەڕێک کە تۆ لە زانکۆ وەرگیرای بۆین تۆبی بە دکتۆر ئەمە لە گرنگترین زانگۆکانی ئێرانە تەلەبەیان واوەرە گرت بچن لەوێ فیزیا بۆ نەچێ بۆ تۆ هەڕێک پێ بۆ فیزیا کەیتر زیرەکەکان نەتن بۆ تۆ ڕێک بێن بۆ ئەوێ ڕێک بێ هەلوێ ناوی دکتۆر بێت ئەمە بۆ چونکە بەرنامەیەکی جەهەنەمی هەبوو بەێستەکانە مە نەتیجەکەی کەیبی زان وڵاتان معمولاً بەرهەمی زانستە تەنانەت چاینا وڵاتێکی ئینتاجی علم نییە ئەو علمەی کە لە ئوروپا و لە ئەمریکا دروست ئینتاجەکرێ ئەمە بە چەند پرۆسەی ئەگا ئەبتا ئاگا داوێ بە تەکنۆلۆژیا و چاینا ئەو تەکنۆلۆژیا بەکارهێنێ یعنی علم ئەو علمە بەکارهێنێ بۆ دروستکردنی تەکنۆلۆژیاکە علمەکە خۆی دروستی نەکردووە ئینتاجی نەکردووە علمەکە لە ئوروپا یا لە ئەمریکا دروستە بێت لە زانکۆکانی ئەمریکا دروستە بێت لە زانکۆکانی ئوروپا دروستە بێت بەتایبەت ئەڵمان و بەریتانیا و فەڕەنسا و تیانە وڵا هەمویان ینی بڵێن ئەغلب ئەوروپای غەربی بە هۆڵەندەشەوە بە سویدیشەوە زانکۆکانیان ینی ئینتاجی علمەکە ئینتاجی شتی نوێیەکەن کە ئەم شتە نوێیە قۆناغ بە قۆناغ ئەم جابێ بە کەرەستەیەکە ئاگا بەدەستی لە چاینا شتیوانیە جاری یعنی تۆ لە چاینا شوێنێکە وەک ناساد نییە شوێنێ وەک سێرند نییە من لەوێ ئینتاجی علمەکرێت لە وڵاتی ئێمەشە ئەوەیە ئێستا لە کوردستان من پێچەڵم تەنها پێویستە بە پۆلیسەیە پۆلیس پێویستە بە پزیشکەیە پزیشک و نێرس و پێویستە بە ئەوە شتانی کە هەم بینە پڕ کاتە هەنێ شتەیە پێویستە مەسەڵەن تۆ خۆراک بێنی بخۆی فڵان بخۆی بینیمان کە کۆرۆناکە لە کوردستانە دووسێمان خەڵک لە ماڵەوە بچی بیرون نەدا ئەی شتێڕووی نەداێتی دووسێمان خەڵک لە ماڵەوە بوون بەڕام وە بۆ 3 ساڵ لە ماڵەوە هیچ شتێڕوون نان هەبوو ئەو هەبوو ئاسە لەوانەیە هەنێک کەس کەوت نەژێر شارەوە نان و ئاویان نەبوو ئەوانە هینەوەکرێ کەیس چارەسەر بکرێت بەس بەعام هیچ شتێڕووی نەدا هەموو لە ماڵەوە بوون هەموو قەڵەو بوون ئەگەن من تێدەگەم لە مەبەستی تۆ چییە بە دەقیقی دەمەوێت لە دەربارەی حتا تەکنۆلۆژیشەوە ینی ئێستاکە وڵاتی ئێمە بە زۆر هەلومەرج مەسلەی نەوت تێکیدا کە زهنی خەڵکەکە لە پاڵ تەنانەت کللتور و هەنێک نەریتا گەنەڵێن ئەو وڵاتانی هەمویان کە نەوتیانەیە خەڵکەکان بەرەو جۆرێک لە پاسبیتی ئەڕۆن بەڵام ئەمە یەک بڵێم حتا ئەوەی چایناش کە من تێگەم کە ڕێگوڕیشەی بنچینەی زانستەکەیتیانە بلیش لەسەر بەرهەمەکەیەکە لەڕێی تەکنۆلۆژی و کرێکاری هەرزانە زۆربەی زۆری کۆمپانیەکان لە قیان لە چاینا هەیە بۆ چونکە بە سنت و دۆلار و شت بە کاتژمێر ئیش ئەەکەن و ئاسانیش خەڵکی ئەبیوز ئەکرێت چونکە چاینا دەوڵەتێکە لە زۆر شوێن جیهان ئاگای لێ نییە کە خەریکی چییە مافی کرێکاری چۆنە ئەوەی کە خۆی بانگەشە بۆ مافی کرێکاریش ئەکادێکێکە لە وڵاتانی کە زۆرترین مافی کرێکار ئەخوات بەس مەبەستم ینی کوردستان هەم خەڵکەکەشی هەم حکوومەتەکە ژیانی بۆ ڕێگایەک نەبوو کە بتوانن لەم جیهانە کراوەی زانست و تەنانەت تەکنۆلۆژی و ئەو هەموو بەرهەمە جێخۆیان بکەنەوە حتا ئەگەر لە ڕێگەی بەرهەمهێنانی هێنانی هەنێک کارخانەشەوە بوو بێ حتا ئەگەر بە شێوەزە بیداییەکەش لە وڵاتێکی پێشکەوتووی ئێمە هەتا نەبین بە بەشێک لە وڵاتانی پێشکەوتووە ئەزمان هەبوو ئێستا مەسەڵەن وڵاتانی خەلیج لە نەوتەوە دەستیان پێکرد ئێستا بوون بە بەشێک لە وڵاتانی پێشکەوت بە بەش ینی بوون کۆمپانیەکانیان بۆ بە بەشێک لە کۆمپانیا گەورەکان ئابوووریەکانیان تێکەڵ بە ئابووری وڵاتە گرنگەکانی جیهان وڵاتە گرنگەکانی جیهان بە تحدیدی مەبەستم ئەمریکای باکووری کەمی ئەمریکا و ئوروپای غەربی ئەوە جیهانە پێشکەوتووە جیهانی ئێمە ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئێمە لە عێراق و سووریەوە دەست پێکەوە تورکیە بەرزەخەکەی بڵێن
لە نێوان بەهشت و جەهەنەمە ینی چایە بەم لاکەوێت تای بڵدا ئەوە ئینتەرنێتەکەم بڵا ئاتەوە جا ئەوەیە کە بڵێن ئەم وڵاتی ئێمە خەڵکەتی ئێمە بۆ خۆشبەختن بۆ پێش بکەون ئەبێ ببین بە بەشە لەوێ ببین بە بەشە لەوێ ینی چۆن یعنی بە شێوازی ئابووری بە شێوازی سیاسی ئەبێ ئەو لیبەرالیسمی کە ئەوان هەیەە ببێتە ناو ژیانی بەمیشەوە ئەو کۆمپانیا گەورانە کە ئەوان هەیەە بێتە وڵاتی ئێمەوە سەرمایه‌گوزاری بکە ئەمەیە ڕێگەکەی پێشکەوتن ڕێگەی پێشکەوتنی ئێمە ئەمەیە ڕێگەی تر نییە نهایە نییە یعنی بڵێن تۆ مەساجت ماشاکە رووسیا علمێکی ریشەی علم بەس ماشاک وڵاتێکی دواکەوتووە وایە لە زۆر هینە وڵاتێکی دواکەوتووە علمی پەتیەک جار گەورێتێ ئەمە چییە ئەوە بەشێک نییە لەو جیهانە سەرمایهداریە ئەو جیهانە جارمەدارێک کە ئێستا فەرمانڕەوایە لە جیهان ئەوە بمانەوێت نەمانەوێت لیبەرالیزم ساڵە لیبەرالیزم تەبانەکرێت کۆنتترۆل بکرێت بەچی بە بیری چاپ بە بیری سوسیالیزم بەین وحشی گەریەکەی کەم بکرێتەوە کە لیبەرالیزم سەرمایهداری وحشین داڕابێت لیبەرالیزم نەبوو سەرمایهداری وحشیە بێ کۆنتترۆل بکرێت بە بیری چەپ کۆنتترۆلەکەی کەمە ئەم لە ئەمریکا هەیە ئەم لە کەنەدا هەیە ئەم لە ئەوروپا هەیە ئەو بڵێن ئەو سەرمایهداریە هینە سوود بە دوای قازانجاگەڕەوەمانە ئەمان کۆنتترۆل کەن بەشێکی لێ پچرێنن ئەیکەنەوە بە بینی خۆیان ئێمە ڕێگەکەمان ئەمەیە هەنی بمانەوێت نەمانەوێ ئەبێ بەرەو لیبەرالیزم کە بەرەو لیبەرالیزم ڕۆشتین تێکەڵە بین بەو کولتورە جیهانگیریە کە لە باکووری زەویدەی وەکە کە تێکەڵ بن بۆ هینە ئیتر خەڵکەکە ئێستا خەڵکی یۆنانی چی خۆی نییە بەس خەڵکی هەردوو بەدبەختی ناکەن ئەچێت لە بریتانیا کارەکە ئەچێت لە فەڕەنسا کارەکە ئەچێت لە ئەڵمانی چونکە بەشێکە لەو سیستەمە لەوانەیە لە ئیتالیا لە زۆر شوێنی ئەسە من هەنێ فیلمم بینین لە هەنێک شاری شارۆچەیە بوو چۆڵ بوو ڕۆیشت بوون معمەلیکیانە بوو کارخانەیەکیانە بوو خانەکانیان هەردانە فرەتە دەیەکرد خەڵکەوەشت بوو مەزەن چوە لە ئەڵمانیا کارەکە لە شوێنی کارەکە ئەنی ئەمەیە ئەمە ڕێگەکەی ئێمە ئەمەیە ڕێگەی ئێمە بوونە بە بەشێک لە جیهانی پێشکەوتوو بۆ بینە بەشە لە جیهانی پێشکەوتوو ئەنوای ڕێگە یەکە ڕێگەنی ئەنواعی خەتێ خۆمان بەستینەوە بەوان یەکێ لە خەتەکان خەتی دموکراسی یەکێ لە خەتەکان زانکۆکانە یەکێ لە خەتەکان تریش بەڵێ ئابوووریە ئابوووریەکە چۆن هەل بڕەخسێنی کە کۆمپانیەکانی ئەوان بێن بۆ وڵاتی تۆ بەڵام کۆمپانیەکانی ئەوان نانە وڵاتی تۆ کە وڵاتێکە ئابوووریەکەی مافیایی نایە تۆ پێشتر ئەبێ سیستەمێکی دامەزرانەوێت وەکۆ سیستەمێکە لە خەریجە دامەزرا کەم کارێکردیان ئەو بوو کە ئابووری مافیاییان نەهێشت کە بۆ ئابووری مافیایی نێڵی بە سیستم دامەزدێنی مافیاکانەوێت کۆنتترۆلکەی بۆ ئەوە سەرمایه‌گوزاری لە دەرەوە بێ سەرمایه‌گوزاری لە دەرەوە هات ئەمجا ئۆتۆماتیکی تۆی تر ڕێگریەکانی ویزە و ئەم جۆرەشتانە و نامێنێ ئێستا هەر سعودیە هەر ئەماراتیە پێویستی بەوە نیە کە بێ مەسەلەن ئیقامە لە وڵاتی وەرگێ جنسی وڵاتی دیکە هەر وەختی هەر حەزی لەوێت بە وڵاتی حەزی لەبێت ئەمە یعنی شتەکان بەم شێوازەیە ئێمە کێشەکەمانەوەیە بەشێکین لە جیهانی دواکەوتووە بەشێنین لە جیهانی جیهانی بەشێک لەوە پەیوەندی بە تاکەوە هەبێت ئەگەر بەشێک لەو چوونە ناوەوە ئەگەر حتاگە لەسەر ئاستی کرانەوەی مێشک بێت منەمە ئاخر پرسیارمە لێتە پرسم ئەگەر لەسەر ئاستی تاک هەر ئینسانێک لەسەر ئاستی تاک مەسئولیەتی خۆی هەبێت وەکو کورد مەبەستم کوردە و ئەوانشکە لە کورد بەگشتی پلەیەکە مایلناو کوردستانە ئەشین مەسئولیت بە بڕوای تۆ بۆ کرانەوە هەم بەڕووی زانستا هەم وەکو میتۆدێک بۆ چوونە ناو دنیا هەم لەسەر ئاستی شەخص ششانی چی بکەن باشە بە بڕوای ینی تو ئامۆژگاری چییە زۆر جار بۆ خوێندکارەکانت یان و کەسانی لە دەور و بەرتن لەسەر ئەساسی هەم سپۆڕی خۆت هەم ئەم باسشکە ئێستا کە خستمانە ڕوو وەڵام خۆی ئەوانەی کە بەڵێن لەگەڵ منە هاوڕێ هانیانەکەن کە زۆر نەکۆ یەکەم شت نەکۆزێنەوە دوو هەم موضوع ئەوەیە کە هەڵدەر خوان پێش لە هەر بوارێکە بێ خۆیان پێش
زانێکە توانایەکەی لە چیایە لە نووسینایە بنووس توانایەکەی بزانم لە دروستکردنای دروست بکە من زۆربەی ئەوانەی کە مەسەلەن کەسانێکم ئێستا بڵێن لە زانکۆکانی جیهانە خوێنن پێشەکەون هەوڵ بەن ببن بە جیهانی یعنی من زۆرتر هانی ئەوانەی کە بە دەوروبەرەمە ئەڵام بڕۆن ببن بە جیهانی بۆ ببن بە جیهانی تەوانە بێ زمانی انگلیزیەکەیان پێشخەن ئەبێ عیلمەکەیان پێشخەن ئەبێ هەوڵ بەن لەگەڵ کەسانێکە لە بڵێن ئەوانی جیهانی بیرەکەنەوە لەگەڵ ئەوانە تێکەڵی دروست بکەن و بەرەبەرە ئەم سنوورانە کە هەیە نەیە بەشی زۆری بەدبەختیەکانی ئێمە پەیوەندی بە خۆمانەوە نیە پەیوەندی بەم جۆغرافیاوە هەیەکەکی هەری سەدانەوەدی پەیوەندی بەم سەرۆکوەزیرانێکی ئەڵمانیای غەربی هەیە زۆر مهمە ناوەکەی لەبیر نەماوە کتێبێکی هەیە بیرەوەریەکانی خۆیەتی لەویا یەک ڕستە باسی کوردەکە ئەڵێ هیچ چینێک هیچ ڕێگەیەک نییە بۆ کۆتەهێنان بە نەکبەتیەکانی ملت ئەو کتێبە ساڵ 1970 واهینی جۆغرافیا بوون وا لەناو جۆغرافیا بڵێن جۆغرافیا محکومی کردوون بەو ژیانەکە ئەوە یعنی بڵێن شتەکان نەمابێ بەشی ئارە زۆری کێشەکانی ئەمە پێوەنی بە خۆمانەوە نییە پێوەنی بە جۆغرافیاکەوە ئەو هێزە جەهانیمیانە کە ڕۆکاتە منتەقە و تۆ ئەبێ ئەم جۆغرافیا ببەزێنی بەزانەکەش بۆ مانان نییە کە بڵین جانتەیەکەی تەشانت و بەی لە دەریا ئەوەش ڕێگەیەکە بەڵام ڕێگەی تێ هەر لە شوێنێکی خۆ دەتوانێت جیهانی هەر لە شوێنەکەی خۆتەوە ئەتوانی جیهانی بینی هەر لەم جوولێکە کە لە سلێمانی لە هەولێری لە هەر شوێنی هەر لەو ژوورۆ ئەتوانی بە کەسێکی جیهانی و ببی بە بەشێک لەم جیهانە وەک کاریگەری تەبێت گرینگەوەیە تۆ پارە دەستەکەوێت پارە دەست ناکەوە مۆزوعێکی ترە مۆزوعەکە ئەوەیە زۆربەی زۆری خەڵکی ئێمە گەنجانی ئێمە بەوە هێنن یعنی هینەبن کە هەستەکەن هیچ کاریگەریەکیان لە جیهانە نییە ناتوانین هیچ کاریگەریێکیان هەبێت ناتوانن توانایەکانیان بەرجەستە بکەن ئەمە گەورەترین کێشەی خەڵکی ئێمەیە کە ڕێگەکەی ئەوەیە کە ئەو سنوورانە ببەزێنی کە بۆ دەدرا دەدە سنوورەکانی زێهنە ئەمدار سنوورەکانی کولتورە سنوورەکانی ئەو سنوورە جۆغرافیا جەهەنەمیش کە بڵێن باوەڕم وایە کە زۆربەی زۆری سنوورە زەهنیەکانی تاکی کورد لە ناو مێشکیا زۆر باوەڕم بۆ قسەی تۆیە بۆ جوگرافیاکەی گەڕێتەوە ینی تۆ چەند هزار ساڵ سێ فۆرمی جیاوازی ئیمپراتۆری کاریگەریان لەسەر کووردە بووە لەو بەینا هەم ئێرانی و ئەوەی کە نازان پێی بڵێن ئێرانی فارسی پارسی پێرشیان بە هەر حاڵ بۆ بابەتێکی درێژە هەم تورکی ئاخرینیان مەسەن دەوڵەتی عوسمانی بوو بە هەموو فۆرمەکانیانەوە هەم عەرەبیەکانیش ئێستا بە ئاسانی دیارە ئێمە چەند خەونی ئەمپراتۆری لە خەونی ئەمپراتۆری ئێرانی واز نەبێت ئێرانی زۆر کۆن پێرشیە بۆ کۆنە نا درۆی ئەوە ئازایانەوە زمینەوە نییە ئەوەی کە هەیە سەفەویەکان ینی بڵێن یەکێ خەونی ئەمپراتۆری شیعەیە یەکێ خەونی ئەمپراتۆری عوسمانیە کە لە پاڵی بە ئەمپراتۆری تورکی و یەکێ خەونی ئەمپراتۆری عەباسیە هەر هەیە بۆ خەونی ئەمپراتۆریە کە حیزبی بەعسەڵی بکردبوو ئەوە هەر هەیە و لە هەمان کاتیشە خەونێکی تری شەیە کە بڵێن لە پاڵیا هینی ئەمپراتۆری ئیسرائیلە ڕازی بچووکە بەس خۆی بە ئەمپراتۆریەدا شوێنی بەرکەوتنی هەموو هێزانە کوردی لە هەر لایەکەوە کە دێر دەکەیان ئەوەی کە داعش کا بڵێن ئەمپراتۆری عەرەبی ئیسلامی بوو ئومەوی بڵێن ئەوە ئومەوی بێ بۆ سەلام بڵێن ڕەک سەری دای لە کوردی ئەمپراتۆریە شیعەکە کە ئێسەکانە ئەنواعی پیلانجێریمان لەسەر ڕێک کەوتووە لە کوردستان و ئەمپراتۆرە تورکیەکەیش تورکی و عوسمانی و ئیخوانی کامێن تێکەڵ بوون لە یەکە ئەوش ڕێک هەمویان خەتێکیانەوێت لە ئێمە ئەو خەتەیش خەتی حاجی وەمەران بۆ قامیشن ئەو خەتە بەدەست هەر کەسێکەوە بێ ئەمپراتۆریەکەی دروست کرد داعش پێی نەگەی دایەت ئێمە لە ناو جۆغرافیای ئێمە لە ناو ئەم جۆغرافیان کەم هەموو هێزە جەهەنەمیە تێدێ و لە ناو ئەمەشایتە ئەنواعی نەخۆشی تێ سەلەفیەتە کۆمونیزمە
هەموو ئەمای ڕومانتیەکە کۆمونیزم بەمانە ئینسانیەکەی ناڵەمانە چی ترە بە زۆر فۆرم کاتێکە لە دەرەوەی وەسەیناوە تاریقەتە شێخ نازانم چییە هەموو هەستەکەم بارودۆخی ئێمە لەناو کوردستان ڕێک دەڵی لە هی سەرەتای سەدەی 20 ئەوروپا چێ ئەو پڕگەراییە لەناو عیرفانە چ لەناو ئەلمانیەتا چ لەناو ئیسلامگراییە هەرچەنە بە بڕای من پەیوەندی زانست و ژینگەی سروشتی و جیۆپۆلیتیک زۆر کاریگەریان لەسەر یەکتریە بابەتەکەش زۆر ئاڵۆزە مامۆستا حسێن آخر قسە هەر شتێک ناوێ بۆ وتن حەزەکەم بیڵێیت من زۆر سەرسامم بە کارەکانت بە ئیشەکانت بە تایبەتی تر بە هەموو شتێک بۆ وەرگەڕانانی کە کردنە فۆرمێکی نوێ ڕێگایەکی زۆر نوێت پیشانی تاکی کووردا هیچ کات خەڵک هەمان هێوادارم کاریگەری لەسەر هەنێک خەڵکدا بنێ کە بتوانن ئەو دیوارەی ذهنیان بڕوخێنن بە شێوازێکی فراوانتر بکەن ئەوە ئامانجی من تەنها ئەوەیە چ لەو گۆڤارانە دەرم کردووە چ لەو کتێبانەکە وەرم گێڕاوە چ لەو کتێبانیشە کە نووسیمە لە وتارانە کە نووسیمە لە وتارانشە کەورم ئامانجی من تەنها یەکشتە ئێمە بتوانین فراوانتر بیر بکەینەوە لەوەی کە ئێستا ئەوە کە چەندێک ئەڕوا طبعا ئیشی زانست لەگەڵ ئیشی بوارەکانی ترا فاقەتی ئەوەیە زانست زەحمەتاویە عرفان خۆشە چێشتەیە هونەر ئەگەر بەهرەکەی تیاوی چێشتەیەتی هونەرێکی سەرەتایی چێشتەیە بەس زانست ئەبێت زەحمەت پێشی تا بگەیت بە مەرحەلەی چێژەکەی یعنی لە ئەوڵەوە چێش نادات وەڵۆ ئازارێکی چێت زۆر سپاس دەکەم دەست خۆش بێت مامۆستاگیان هیوادارم هەمیشە باش و سەلامت بیت جارێک کاتێکی خۆش لای بەڕێزت هاوڕێیان زۆر سپاس بۆ گوێبیستیتان بۆ ئەم بەرنامەیەم جارە هیوادارم هەر کەسێک سەرنجێک خاڵکی هەیە ئاگادارم بکاتەوە دەربارەی ڕۆڵی زانست لەناو کۆمەلگای کوردی و هۆکارەکانی پەرەنەسەندنی چین و ئێمە چۆن هەلومەرجێک ساس بکەین بۆ ئەوەی کە زانستە زیاتر پێش بکەوێت هیوادارم هەمووتان باش بن کاتێکی خۆش